بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه أجمعين. ئازانم سلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێ لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەتەوە بەڕێز و خۆشەویست گەیشتمەوە. هیوادارم مەڵقەیەم جارەمان جێگەی ڕەزامەندی خۆی گەورە و سوودیەوەی بەڕێز و خۆشەویست بێت. ئایا ئیسلام ناسی چۆنە بێت؟ ئەسڵ و فەرعی دین چۆن شارەزا بین؟ گەنجانی وڵاتەکەمان چۆن تێبگەێنین لەوەی کە مسلمانێتیەکی جوان فێر ببن و ئەسڵ و دینی فەرع شارەزا بن؟ چەندێک خەڵکی وڵاتی خۆمان شارەزایە لە ئەسڵ و دینی فەرع؟ فەرموون بۆ ئەڵقەی ئەم جارەمان. یا ربی ئەگەر تەوفیقی زاتی حەق تەعالیت نەبێت، هیچ مەسافێک لەم بازاڕە جەنجاڵی ژیان تەی ناکرێت. یا ربی ئەسپی شەوقی مەحەبەتمان بۆ نزیکی و قوربی تۆ پڕتاو بکە و لە مەیلێکی کزۆڵی خابۆش دوورمان بخەرەوە. یا رب سرەوتی ڕۆحی و دانوستان لەگەڵ نەفسی مطمئینەمان پێ ببەخشە و لە ئابڵۆقە لە خشتەبەرەکانی شەیطان و نەفسی ئەمارە بیست و ڕزگارمان بکە. یا ربی ئێمە بە ڕێگایە هاتووین و بە ڕێگاشا دەڕۆین، بە دوای ئەو ڕێگایە وێڵین کە لە گیرابوونی دوعایەکدا دەستمان دەکەوێت. مرۆڤ بەشێکی ڕێزلێگیراوی گردون و جیهانە. مرۆڤ تۆزی سەر گوڵێکی بوونە، بەڵام ئێمە چارمان نییە لەسەر گوڵ سرە و توین و نووسوین. ئەگەر ترسی خوان نەگەیشتنە لێوارەکانی ویشتان، پێناسەکان ونەبن و کامڵەکانیش واز لە دەستگیری دێنن. ئەو زاتەی کە حەزرەتی بەڕەحمەت بۆ ناردین، ئاشنای کردین، دەبوو لە بەڕەهێڵی باران پەنامان بە ئەشکەوتەکان نەبردایە، بەڵکو نوێژی شوکری باران ئێمەی بەو پەناگەیە بگەیاندایە کە ئیسلاممان ناسی نابێ نەمان ناسێ، نابێت ترکی خۆیمان بکات. ئێمە لە ئیسلامە ئەسڵ و فەرعی دینمان هەیە. ئەسڵ عەقیدە و ئیمانە بە 6 بنچینەی دین و ئیمان: باوەڕ بەخوا و ناو و سیفاتەکانی، باوەڕ بە فریشتەکانی خوا، باوەڕ بە هەموو کتێبە نێرراوەکانی خوا بۆ تەواوی پێغەمبەران سەلامی خوایان لێبێت، باوەڕ بە هەموو پێغەمبەرانی خوا سەلامی خوایان لێبێت، باوەڕ بە ڕۆژی دوایی و زیندووبوونەوەی دوای مردن، باوەڕ بە قەزا و قەدەر بە خێر و شەڕیەوە. پایە و ئەرکانەکانی ئیسلامیش پێنجن: شایەتومان کە بریتیە لە ئەشهەد ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەد ئەنە محەممەدەن ڕەسوول الله، بەجێگەیاندنی نوێژ، دەرکردنی زەکاتی ماڵ و سامانەکەت، ڕۆژووی مانگی ڕەمەزان، حەجی ماڵی خوا بۆ ئەوانەی توانای ماڵی و جەستەییان هەیە. حەزرەتی جوبرەئیل سەلامی خوای لێبێت، فریشتەیەکی گەورە و خاوەن مەنزیلەی بەرزە لای حەق تەعالا، ڕێگەی خۆی هەبووە، واتە جوبرەئیل بۆ فێرکردنی هاوڵان و هەموو ئومەت لە پێگەیاندن و تێگەیشتنیان لە ئیسلام و ئیمان. فریشتەکان قودرەتی ئەوەیان پێدراوە بچنە سەر شکل و شێوەی جیاواز. حەزرەتی جوبرەئیل سەلامی خوای لێبێت لەسەر شێوەی پیاوێکە کە زۆر جلو بەرگەکانی سپی و قژێکی ڕەشی هەبووە، هاتۆتە خزمەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم. ئەوانەی ئەهاتنە خزمەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم یان خەڵکی مەدینە بوون یاخود دەرەوەی مەدینە. ئەگەر مەدینەیی بوونایە دەیان ناسی، واتە خەڵکی مەدینە و ئەسحابەکان دەیان ناسی، چونکە خەڵکەکەی زۆر نەبوون. ئەگەر لە بادیە و دەرەوەی مەدینە بهاتنایەتە ناو مەدینە، ئەوە شوێنەواری سەفەر لە عارەق و تەپوتۆز و هیلاکی و ناپوختی جلو بەرگیان پێوە دیار دەبوو. وەختێ پیاوێ دێ بۆ خزمەتی، جلوبەرگەکەی زۆر سپی و پاک و نوێ بێت و شوێنەواری سەفەریشی پێوە دیار نەبێت، دیارە لە دەرەوەی مەدینەوە نەهاتووە. هەر بۆیە حەزرەتی عومەر دەربارەی ئەم پیاوە کە حەزرەتی جوبرەئیل بوو فەرمووی شوێنەواری سەفەری پێوە دیار نەبوو، دەبوو هاوڵان یاخود بیان ناسیایە یاخود شوێنەواری سەفەری لەسەر دەربکەوتایە. کۆبوونەوەی دوو پێچەوانە بوو بە جێگەی سەرسامی هەموو ئەسحاب. حەزرەتی جوبرەئیل دەستەکانی خستە سەر ڕانی،
واتە ئەگەر لەسەر هەردوو ڕانی پێغەمبەر صلی الله عليه وسلم داینابێ ئەو کاتە حاڵی جوبرەئیل حاڵی کەسێکە کە دەیەوێ شارەزا ببێت و پێویستی بە وەرگرتنی زانستە، یاخود حاڵەتی دووهەمە کە دەستەکانی لەسەر ڕانی خۆی واتە جوبریل لەسەر خڕانی خۆی داینابێ کە حاڵەتی کەسێکە کە زۆر بە ئەدەبەوە دانیشتووە و ئادابی لە خزمەتبوونی حەزرەتی ڕەسوول اللهی پاراستووە صلی الله عليه وسلم. لە هەردوو حاڵەتەکەشە خاوەنی مەقامی بەرز و ئادابی زۆر گەورەیە. اینجا جوبرەئیل چەند پرسیارێکە کە دەردەکەوێ بۆ ئامادەبوان کە وەڵامەکەی ئەزانێت و ئەیەوێت ئامادەبوان تێبگەێنێت و شارەزایان بکات. حەزرەتی جوبرەئیل وتی: ئەی محەممەد، ئیسلام چییە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی: شایەتمانی بە حەق بێنی و بڵێی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وئەنە محەممەدەن ڕەسوول الله، نوێژ بکەیت و زەکات بدەیت و ڕەمەزان بە ڕۆژوو بیت و حەجی ماڵی خوا بکەی بۆ ئەوانەی ئەتوانن. حەزرەتی جوبرەئیل فەرمووی: سەدەقت، ڕاستت فەرموو. ئەسحاب زۆر سەریان سوڕما، چۆن پرسیاری لێکات و دەشڵێت ڕاستت فەرموو؟ اینجا حەزرەتی جوبرەئیل فەرمووی: ئەی ئیمان چییە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی: ئیمانت هەبێ بەخوا و فریشتەکان و پەیامەکان و کتێبە خواییەکان و پێغەمبەران و ڕۆژی دوایی و زیندوو بوونەوە و ئیمانت هەبێ بە قەدەری خوا بە خێر و شەڕیەوە. حەزرەتی جوبرەئیل فەرمووی: ئەی ئیحسان چییە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی: بە جۆرێ خوا بپەرستیت کەوا بزانی ئەی بینیت، خۆ ئەگەر تۆ ئەو زاتە نەبینیت ئەو تۆ دەبینێت. جعفەری کوڕی ئەبوو تاالب پێناسەی ئیسلاممان بۆ کاتێک کۆچیان کرد بۆ حەبەشە و چوون بۆ لای پادشای حەبەشە کە نەجاشی بوو. لەبەردەم نەجاشیە ڕاوەستا و پێناسەی ئیسلامی کرد. چەند ساتێک ئەدوێت و وتەکانی بۆ 5 بڕگەدا بەشەکات، هەر بڕگەیەکیش لە 4 خاڵ پێکاتووە. هەموو ئیسلام بەم جۆرە شەرحەکات. چەندین توێژینەوە لە زانکۆ ئەمریکیەکان هەیە کە چۆن بە چەند بڕگە و کاتێکی کەم بیر و بۆ چوونەکەت دەرببڕیت. حەزرەتی جعفەر لە بەردەم پادشایە ڕاوەستاوە و نالەرزێت و دەفەرمێت: ئەی پادشا، ئێمە گەلێکی نەزان و جاهیل بووین، بتمان دەپەرست، گۆشتی مردارەوە بوومان دەخوارد، لەگەڵ دراوسیا باش نەبووین، سیلەی ڕەحممان پچڕاندە بوو، بەهێزەکانمان لاوازەکانمانیان دەخوارد، لەسەر ئەم ڕەوشتانە ماینەوە. دوای ئەم حاڵەت و ئاکارە خراپانەی سەردەمی نەفامی کە زۆر بە کورتی دەری بڕی، نەیوت: ئێمە بڕوامان نییە بەو بتانەی کە گەلەکەمان باوەڕیان پێێتی، بەڵکو بەشتانێ دەستی پێکرد کە هەموو مرۆڤێکی سەرگۆی زەوی بێزارە لەو خەسڵەت و ئاکارانە. باسی لەوە کرد، وتی: کێشەی گەورەمان هەبوو، ئەو کێشانە بوو کە هەموو مرۆڤێ ڕقی لێیانە. بڕگەی دووهەم پیاوێ لە خۆمان هات لە ڕەچەڵەک و ڕاستگۆیی و ئەمانەت و داوێن پاکی دڵنیا بووین وەلێی بێگومانین. باسی کەسایەتی پێغەمبەری کرد صلی الله عليه وسلم. بڕگەی سێهەمی باسەکەی بەم جۆرە بوو: فەرمانی پێکردوین بەڕاستی و ڕاستوتن، بە ئەمانەت پارێزی، سیلەی ڕەحم، بەوەی کە چاک بین لەگەڵ دراوسێ، و نەهی لێکردوین لە خراپەکاری و درۆکردن و خواردنی گۆشتی مردارەوە بوو و خواردنی ماڵی مناڵی بێباوەک. لە بڕگەی سێهەمە جەخل لەسەر چەند بڕگەیەکە کاتەوە کە هەموو مرۆڤێکی سەلیم یەکڕایە لەسەری. بڕگەی چوارهەم گەل و هۆز و قەومەکانی خۆمان چیان بەسەر هێنابین، لە دژمان هەڵساون، زوڵممان لێکەن، ئەشکەنجەمانەدەن، دنیایان لێتەنگەلان کردوین. بڕگەی پێنجەم و کۆتایی پێغەمبەرەکەمان پێیوتین بچن بۆ زەوی حەبەشە، باسی مەکانەت و سەڵتەنەتی پاشا بەرزە نرخێنێت، ڕێز لەو وڵاتە دەنێت کە پەناهەندەن تایە، اخرجوا إلى أرض حبشة. فەرمووی پادشایەکی هەیە زوڵم و ستەم لە کەس ناکات. سەیری هێزی ئەو وتێ بکەن لەسەر زوبانی سەفیر و پەناهەندەی موسڵمانی ڕاست و حاڵی لە واقع. نەجاشی وتی: پێغەمبەرەکەتان ئاوا باسی منی کردووە و دەمناسێت؟ وتی: بەڵێ، هاتوونەتە لای جەنابت و لە هەموو دنیاە تۆمان هەڵبژاردووە و ئومێدمان هەیە کە لە لای بەڕێزتان ستەممان لێ نەکرێت. لە دواییە بەشێک لە سوورەتی مەریەمی خوێندەوە بۆ نەجاشی. نەجاشی دەستی کرد بە گریان وتی: واللهی ئەوەی خوێنتەوە و ئەوەی بۆ حەزرەتی مەسیح هاتووە لە یەک سەرچاوەوە هاتووە، لە یەک میشکاتەوە هاتووە. میشکات
ئەو شوێنێ کە نور و ڕووناکی لێ دەرەچێت هەردووکیان لە یەک سەرچاوەوە هاتوون و وەڵڵاهی عیساش لەم هێڵەی ئێوە دەرنەچووە. نەجاشی وتی بڕۆن ئازادن لە وڵاتەکەم و وەڵڵاهی هەرگیز تەسلیمی قوڕیشتان ناکەمەوە و وەڵڵاهی ئەگەر یەک شاخ لە ئاڵتونم لە کیس بچێت ئەوەم پێخۆشترە لەوەی یەکێک لە هاوڵانتان کە هاتوون بۆ لای من ئازارێکتان پێ بگات. ئیبراهیمی کوڕی ئەدهەم پێش ئەوەی ببێ بە یەکێک لە ئەستێرە پرشنگدارەکانی دۆستانی خوا و ئەولیاکان پادشا بوو، لەسەر عەرش و دەسەڵات دانیشتە بوو. شەو ڕۆژ بیریە کردەوە کە واز لە دەسەڵات و کۆشک و عەرشەکەی بێنێت و بەردەوام دەگەڕا بۆ حەق تەعالا و دەیوت یا ڕەبی دڵم پێ بدە و بە ئیمانی کامڵ دڵم ئاوەدان بکەرەوە و چاوی بینایی و دڵم ڕووناک بکەرەوە. بەڵام ئەو لەسەر عەرش و کۆشکەکەی دانیشتووە و هیچ چارەیەکیشی نەدۆزیەوە. جارێک لە جاران لەسەر کورسی دەسەڵاتەکەی چاوەکانی خوێچێشتی خەویان کرد و وەنەوزێکیە چاوی نست بوو، بەڵام دڵی بە ئاگا بوو. گوێی لێبوو دەنگی پێی خەڵکێکی زۆر بە سەربانی کۆشکەکەیە دەهاتن و دەچوون. کۆشکەکەی پڕ بوو لە دەنگی هەزاران پیادەی سەربانی کۆشک. سوڵتان ئیبراهیمی کوڕی ئەدهەم سەرسام و ناڕەحەت بوو، بەڵام تاقەتی ئەوەشی نەبوو بانگ لە پاسەوانەکەی بکات و پرسیاری ئەم دەنگ و هاتوچۆیی لێ بکات. هەتا ئەوە بوو پیاوێک لە یەکێک لە پەنجەرەکانی کۆشکەوە هاتە هۆڵی پادشا و نزیکی عەرشەکەی بووە و پێیوت تۆ کێیت؟ واتە سوڵتان ئیبراهیم پرسی. ئەویش وتی ئێمە خەڵکی دێی فڵانین. وتی ئێ باشە چیەکەی لە کۆشک و سەربانی کۆشکی منە؟ وتی بە دوای مانگا ونبۆکانمانە ئاگەڕین. سوڵتان ئیبراهیمی کوڕی ئەدهەم سەری سوڕما. وتی ئایا تۆ شێت بووی لە سەربانی کۆشکە گەڕی بۆ مانگای ون بووی خۆتان؟ پیاوەکەوتی تۆ شێت بووی پادشا، تۆ خۆت بە پیاوێکی ژیر و عاقڵەزانیت و بە دوای حەق و خواناسی ئاگەڕی، بەڵام لەسەر عەرشی ئاڵتون دانیشتویت. لێرەوە خەڵکی بۆ خواناسی لەسەرم کۆشکە ناگەڕێت، کەچی ئێمە بە دوای مانگاکانمانە بگەڕین لە سەربانی کۆشکەکەت ئێمە بە شێتە زانی؟ ئەم چیرۆکە زۆر جوانە بۆ ئەوانەی ئەیانەوێت، بۆ ئەوانەی پڕبەدانایی بۆ شتەکانە ڕوان و ویستێکی خوازرا و باشە، ویستیان ویستی دۆزینەوەی حەق و ڕاستیە.